بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە دابەزینی نرخی نەوت و کاریگەری لەسەر عێراقەکەین. نەوت لە یاسای سێ ساڵەی بودجێ عێراقدا بەم شێوازە دیاریکراوە ئەبێ ڕۆژانە 3 ملیۆن و 500 هزار بەرمیل نەوت هەناردە بکرێت بە هەرێمی کوردستانیشەوە. نرخی هەر یەک بەرمیل نەوتیش لە یاسای بودجەدا بە 70 دۆلار دیاریکراوە. کۆی گشتی ئەگەر بەم شێوازە هەناردە بکرێ و بەو نرخە بفرۆشرێ 116 تریلیۆن و 424 ملیار دینارەکە بە دۆلاریش 88 ملیار و 200 ملیۆن دۆلارەکات. بەس بزانین چۆن فرۆشراوە. نرخی نەوت ئەگەر گریمانە 1 دۆلار دابەزێت. تاوان پێشەوەی باسی ئەمە بکەم لە ئێستادا حکوومەتی عێراق بەرمیلێک نەوت لە نێوان 59 تا 70 دۆلار ئەفرۆشێ بەرز و نزمەکە کە ئەمەش کاریگەری خۆی بێ دوایینە سەری. ئەگەر نرخی نەوت 1 دۆلار لەوەی کە بۆی دانراوە کە 70 دۆلارە دابەزێت چۆن نابێت. تاوان عێراق وتمان 3 ملیۆن و 500 هزار بەرمیل لە بودجەکە دانراوە کە ئەبێ ڕۆژانە هەناردەیکا، بەڵام لەسەر ئەرزی واقع 3 ملیۆن و 171 هزار بەرمیل نەوت هەنارداکە. هەر لێرە ئەمە کورتدانی بۆ دروستەکە. زیانی ماڭانەی داهاتی عێراق ئەگەر 1 دۆلار دابەزێت چەنێ 95 ملیۆن و 130 هزار دۆلارە. ئەی زیانی ساڵانی داهات چەنەیە؟ زیانی ساڵانەکەشی ئەکاتە 1 ملیار و 141 ملیۆن و 560 هزار دۆلار. باش بە گریمانەیەکی تر ئەگەر نرخی نەوت 10 دۆلار دابەزێت دواتە لەباتی بە 70 بە 6 دۆلار بفرۆشێت. هەناردەی ڕۆژانە وتمان لە ئێستاە 3 ملیۆن و 171 هزار بەرمیلە. زیانی ماڭانەی داهاتی عێراق بێگومان 951 ملیۆن و 300 هزار دۆلارە. زیانی ساڵانەکەشی چەندێکە؟ 11 ملیار و 415 ملیۆن و 600 هزار دۆلارە بێت. باش کاریگەری دابەزینی نرخی نەوت لەسەر عێراق بێگومان بەرمیلێک نەوت لە ئێستادا بە نزیکەی بە 55 دۆلار ئەفرۆشێت، چونکە عێراق کەم 5 دۆلار کەمتر لە نرخی برێنتی جیهانی نەوت ئەفرۆشرێت. باشە ئەم 55 دۆلاری کە باسمان کرد بۆ ئەو 3 ملیۆن و 171 هزار بەرمیلە کۆی گشتی داهاتی ساڵانەی بۆ ئەم ساڵی 2025 ئەکاتە چەند؟ ئەکاتە 62 ملیار و 785 ملیۆن و 800 هزار دۆلار. بەڵام ئەگەر بەپێی بودجە وایە کە بە 70 دۆلار دانراوە و 3 ملیۆن و 500 هزار بەرمیلیش بێ، ئەوە خەمرەدای بودجەی ساڵانە ئەکاتە چەند؟ ئەکاتە 88 ملیار و 200 ملیۆن دۆلار ئەکات. باشە قوربان ئەمە چیمان پێڵێ؟ ئەم جیاوازیەمان پێڵێ لەوەی کە بە ئێستا لەسەر ئەرزی واقع ئەفرۆشەوەی لە یاسای بودجەیەوە جیاوازەکەی کاتە چەند؟ ئەکاتە 25 ملیار و 414 ملیۆن و 200 هزار دۆلار جیاوازیە بێت. باش کاریگەری دابەزینی نەوت لەسەر موچە. طبعاً ئێمە موچە خۆرمان هەیە لەگەڵ چاودێری کۆمەڵایەتی لەگەڵ خانەنشینان. خانەنشینان چاوەڕێی داهاتی عێراق ناکەن، چونکە ئەوان لەسەر سندوقی خۆیان موچە وەرەگرن. ئەوەی ئەمێنێتەوە موچە خۆران و چاودێری کۆمەڵایەتیە. کۆی داهات وتمان 62 ملیار و 785 ملیۆن و 800 هزار دۆلارە بە دیناری ژەکاتە 82 تریلیۆن و 877 ملیار و 256 ملیۆن دینار. ئەی موچەی فەرمانبەران لە عێراقا چەندی پێویستە؟ بێگومان 63 تریلیۆن دیناری پێویستە. ئەی چاودێری کۆمەڵایەتی چەندی پێویستە؟ چاودێری کۆمەڵایەتیش 5 تریلیۆن دیناری پێویستە. 5 و 63 کاتە 68 تریلیۆن دینار بۆ موچەی چاودێری کۆمەڵایەتی و موچەی موچە خۆران فەرمانبەران پێویستە. وتمان موچەی خانەنشینان لەسەر سندوقی خانەنشینیە. ئەم 68 ئەگەر لەم 82 تریلیۆن دیناری دەربکەین بێگومان نزیک بە 13 تریلیۆن دینار ئەمێنێتەوە. ئەمەش پێمانەڵێت کە ئەگەر عێراق ئەم ساڵ لە ساڵی 2025 3 ملیۆن و 171 هزار بەرمیل نەوت هەناردە بکە و بە 55 دۆلاریش بیفرۆشێ، هێشتا 13 تریلیۆن دیناری ئەمێنێتەوە کە هیچ گرفتێک بۆ موچەی موچە خۆران و چاودێری کۆمەڵایەتی دروست نابێت
تەنها ئەوەی کە گرفتی بۆ دروستە بێ داعمکردنی با بڵین پرۆژەکانی وە بەرهێنانە پارەدارکردنی ئەو پرۆژانەیە کە ئەوە ناتوانرێ بکرێ بۆ باقی مەسروفاتی وەزارەتەکان و حکوومەتیش بە خەرجی با بڵین ناوخۆتوانێت ئەوانیش تەرتیبکە کەواتە ئەمساڵ ئەگەر بە 55 دۆلاریش نەوت بفرۆشە عراق بۆ موچەی موچەخۆرانی هەموو عراق و چاودێری کۆمەڵایەتیش هیچ گرفتێک دروست نابێت تەنانەت 13 تریلیۆن دیناریش ئەمێنێتەوە. ئەمەی باسمان کرد دابەزینی نرخی نەوت و کاریگەری بوو لەسەر عراق.